ئیدریس بارزانی ئەندازیاری ئاشتی نێوان هێزە کوردیەکان. ئەو بڕوایەکی تەواوی بە پاراستنی ناسنامە و شوناسێکی یەکگرتووی ناوبزوتنەوەی ڕزگاری خوازی کورد هەبوو. هەروەها بەیەخ و گرنگێکی زۆری بە فرەلایەنی دەدا لە ژیانی سیاسی خۆیدا. ئەم دوو فاکتەرە هۆکاری سەرەکی بوون لە ڕەخساندنی دەرفەتی ئاشبوونەوەی گشتی لە نێو هێزە سیاسیەکاندا لە ساڵی 1986 بۆ هۆیشەوە بوو نازناوی ئەندازیاری ئاشبوونەوەی گشتی پێبەخشرا. ئیدریس مستەفا بارزانی ساڵی 1944 لە بارزان لەدایک بووە. کاتێک تەمەنی 3 ساڵ بوو لەگەڵ بنەماڵەکەیدا لەلایەن دەسەڵاتی ئەو کاتی عێراقەوە بۆ باشوور و ناوەڕاستی عێراق دوور خرایەوە و لەوێ ژیانێکی سەختی دوور لە نیشتیمانی بەسەر برد. بەڵام ئەو ژیانە سەختانە بۆ هۆکارێک بۆ ئەوەی نەخوێنێت و نەخوێنێتەوە. ساڵی 1947 مەلا مستەفای باوکی لەگەڵ 500 کەس لە هەواڵانی ڕوویان کردەیەکێتی سۆڤیەتی پێشوو دوای ڕووخانی کۆماری کوردستان لە مەهاباد. ئیدریس بارزانی تاوەکو گەڕانەوەی بارزانی باوکی بۆ عێراق و کوردستان لە ساڵی 1950دا لە بەغداد درێژە بە خوێندن دەدات و پاشان دەگەڕێتەوە بۆ کوردستان. چونکی بڕاستی بەیانە 11 ئازارێ چەند شتێکت ئەساسیەت تێدا نەهاتمە چارەسەرکردن. تهدیدە منطقە کوردی هەتا vێگاوێ نەهاتیەکردن. لە ساڵی 1961 کە شۆڕشی ئەیلول بەرپا دەبێت، ئیدریس بارزانی ڕۆڵێکی زۆری دەبێت بە تایبەتی لە شەڕی هەندرێندا کە دواتر گفتوگۆکانی نێوان شۆڕشی کوردستان و حکوومەتی عێراقی بەدواداهات و گەیشتە ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970. لە دوای ساڵی 1975 لە هەڵگرستانەوەی شۆڕش و پێکهێنانی بەرەی نیشتیمانی عێراق وجود و دواتر ئاشبوونەوەی نیشتیمانی و ئاشبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕۆڵی باڵای هەبووە. پێشەوەش لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ پارتەکانی بەشەکانی دیکەی کوردستانیشدا ڕۆڵێکی باڵای هەبووە. بە تایبەتی لە دروستکردنی هاوەهەنگی لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان و عەبدوڵڵا ئۆجەلاندا. ئەو تایبەتمەندیەی دروستکردنی هاوکاری بە شێوەیەک بەرچاو بوو کە لە ئەدەبیاتی پارتیدا بە ئەندازیاری ئاشبوونەوەی گشتی نێونراوە. لە ساڵی 1964 و کاتی بارزانی باوکی لە ناوچەی ڕانیە و دەوروبەری دەبێت بۆ هاوکاریکردنی لای شوکاری پێشمەرگەوەی داری سەربازیدا، ئیدریس بارزانی لە ناوچەی بارزانەوە دەباتە لای خۆی و بەرپرسیارەتی ئیداری و پێشمەرگایەتی پێدەسپێرێت. لە مانگی 1966 ڕاستەوخۆ سەرپەرشتی داستانی بەناوبانگ و سەرکەوتوی چیای هەندرێن دەکات کە لە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ تانک و تۆپ و تەیارە و هێرشی سەربازی ڕژێمی و کاتی عێراقدا بەگری و سەرکەوتنێکی گەورە تۆمار دەکرێت. ئەوانەی لەو سەردەمەدا بوون دەگەڕنەوە کە ئیدریس بارزانی هەموو پێداویستێکی معنەوی بۆ سەرکەوتنە دابین کردووە و لە سەنگەرەکانی مەیدانی داستانەکەدا وەکو پێشمەرگە و وەکو سەرکردێکی پڕتوانە و وورەبەخش دەوری سەرەکی گێڕاوە. ساڵی 1970 کۆنگرەی نۆیەمی پارتی دیموکراتی کوردستان لە بارودۆخێکی ناهەمواردا بەسترا، چونکە پارتی لە زۆر لاوە گەمارۆ درابوو لە ناو کوردستان و دەرەوەی کوردستان، جیا لە ڕوا سەربازیەکە زیاتر لە ڕووی سیاسیەوە گەمارۆ درابوو. لەو کۆنگرەیە گونجان هەبوو، ئەو بوو مەسعود بارزانی بووە سەرۆکی پارتی و کاک عەلی عەبدوڵڵاش بووە سکرتێری پارتی. کاک ئیدریسیش بە هەموو سادەییەوە قبوڵی کرد ئەندامی مەکتەبی سیاسی بێت. هەمیشە جێگای ڕێز بووە. کاک مەسعود سەرۆک بوو، بەڵام هەمیشە شتە بنچینەیەکانی بۆ کاک ئیدریس بەجێدێشت لە ڕووی سیاسی و جەماوەری و پەیوەندیەکانی دەرەوە. ڕۆژی سیوێکی مانکی 1970 لە گوندی سلیڤانای سەر بە شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان ماڵئاوایی دەکات و لە گۆڕستانی شاری شنۆ لە تەنیشت باوکی دەنێژرێت. دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بڕیاری گواستنەوەی تەرمی مەلا مستەفا بارزانی و ئیدریس بارزانی دا و لە ڕۆژانی 6 تاوەکو 8 دەی 1993 لە ڕێوڕسمێکی تایبەت تەرمی هەردووکیان لە نێو پێشوازێکی خەڵکی کوردستان گەیەندرایەوە گوندی بارزان و لەوێ نێژران.